ژینە هەولێر یەک لە بابەتەکانمان لێو لەگەڵ میوانەکەمان گفتوگۆکەین ئەویش دابەزین یاخود بەرزونزمی بەهای لیرێ لە بەرامبەر بە دۆلار بۆ هۆی بڕیارەکانی ڕەجەب تایب-ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیاوە بەهای لیرە بەرامبەر بە دۆلار گۆڕانکاری بەسەردا هاتۆ و لە ئێستادا باس لەواکرێت بەرز بۆتەوانێ ئێمە دەپرسین ئەم بڕیارانە چ کاریگەرێک لەسەر بەهای دیناری وڵاتان دروست دەکات تا چەندێک سیاست و ئابووری بێکەوە کار دەکەن و چ پەیوەندیەک بەیەکیانەوە دەبەستێتەوە نێمە قساکەین سەبارەت بەم بابەتە لەگەڵ بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری ئابووری و سیاسی کاک عەبدولقادر سڵاوت لێ بێبیانیت باش سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت بۆ پرسیارە دەست پێکەین مانوی بزانین تا چەند بڕیاری کەسایەتی سیاسیەکان سەرۆک کۆمار و سەرۆکی وڵاتان کاریگەری دروست دەکات لەسەر بەهای دینار یاخود دراوی ئەو وڵاتی کە تێداتی بەڵێ ئەو کاتەی بەڕێزت باش ئەو کاتەی بینەرانی بەڕێزی کورتسات تێوی باش بێگومان بڕیاری سیاسی بڕیاری هەرە یەکلاییکەرەوەیە لە بەهای دراوی وڵاتان لە ئابووری ڕێڕەوی ئابووری وڵات بە کۆی جۆمگەکانیەوە ئەوە لەبیر نەکەین ئەردۆغان و هەموو سیاسەتمەدارەکانی تورکیا ئەوەی کە لە AKP لە پارتی داد و کەژەبێدان چالاکن لە لووتکەی سیاسەتی وڵاتدا ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە سەرەتای کار بەدەست هاتنە سەرکاری پارتی داد و گەشە پێدان لە تورکیا و تا ئەمڕۆکە لە بەتایبەتی لە ئابووری تورکیا ئەگەر بمانەوێت ئەو بابەتە ببوژێنینەوە بەڕای من کێشەی لیرەی دابەزینی لێرەی تورکیا باگراوەندێکی چەند ساڵەی هەیە یعنی لە دوای 2012 کە لیرە ئەوە لەبیر نەکەین پێشتریش لیرە ئەو کاتە 6-0ەکەی خۆی لە دەستدا لە 2005 کە ئەردۆغان بڕیاری لەسەردا ئابووری تورکیای لە قەیرانێکی هەرە گەورەی ساڵی 2001 دەرباز کرد ئەمە بڕیاری سیاسی بوو ناتوانین بڵێین بڕیاری سیاسی یەکلاییکەرەوەیە و تاقە یەکلاییکەرەوەیە بەڵام حتمەن سیاسەتمەداران دەوڵەتمەداران حتمەن ڕوئیای سیاسی خۆیان لە دۆخی ئابووری وڵاتەکەیان وەردەگرن حتمەن بێگومان ئەوە لەبیر نەکەین کە 2005 بازدان لە قۆناغێکی مەترسیداری تورکیا بوو بۆ قۆناغێکی گەورەتر لە 2002 تا 2005 دواتر ڕاستکردنەوەی ڕێڕەوی ئابووری تورکیا بوو کە دیسان ئەردۆغان سەرکێشی ئەم بابەتەی دەکرد کاک عەبدولقادر ئاماژە بۆ کرد کۆمەڵت هۆکارە خستە ڕوو بۆی کە بۆچی سیاست کاریگەری لەسەر لایەنە ئابووریەکە هەیە بە تایبەتی بەهای دراوی ئەو وڵاتانە هۆکاری ئەمە بۆی کە سیاست ڕۆڵ دەبینێت لەوەیە کە ئەو وڵاتە خاوەنی سیستمێکی ئابووری تۆکمەنیە یاخود لەسەر بنەمایەکی تۆکمەی ئابووری بنیاد نەنراون یاخود نەخێر ئەوە سیاسەتە بنیاتی بڵێن بنەما ئابووریەکانەکە لە وڵاتە بێگومان سیاست ڕێڕەوی ئابووری وڵات ڕاست دەکاتن بێگومان سیاست ڕێڕەوی ئابووری وڵات دادەنێ بێگومان ئەوە سیاسەتمەدارەکانن هەر ئاماژە بۆ تورکیا وڵاتێکە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو بازدانێکی زۆر گەورەی لە وڵاتێکی خاوەن قەیرانی ئابووری بەرە وڵاتێک کە ئێستا ئەندامە لە زۆربەی ئەو کۆمکار و ڕێکخراوە گەورەی بازرگانی و ئابووری جیهانی هەنگاوی ناوە ئەم هەنگاوانە هەنگاوی بێگومان هەنگاوی سیاسی هاوتەری بووە بێگومان ڕوئیایەکی سیاسی بێگومان استراتیژیەکی باشی سیاسی اقتصادی پاڵپشتی بووە ئەمانە هەمویان بێگومان ئەو پاڵپشتیانیان هەبووە بەڵام دیسانیش هەر ئێمە لێرە باس لە دابەزینی نرخی لیرە دەکەین دواتر ڕاستکردنەوەی تا ڕادەیەک کە لە دووشەممەی ڕابردوو بەخۆیەوە بینیوە من دەبێمەوە بڵێم هەر چۆنێک کە سیاسەتمەدارەکان ڕۆل لە ڕاستکردنەوەی ڕێڕەوی ئابووری وڵاتەکەی خۆیان دەبینن بە هەمان شێوە پێچەوانەکەشی دروستە
لە 2013ەوە تا ئێستا هەرچی نەهامەتیە بەسەری اقتصادی تورکیا هاتووە هەمووی لە ئەستۆی سیاسەتەکانی چەوتی یاخود ئەو سیاسەتانەی کە ئەگەر ئێمە بە چەوتی ببینین هەموو ئەو سیاسەتانیان کە خودی ئەردۆگان پەیڕەویکردن هەمن ئەو سیاسەتان کە ئاکێبێ پەیڕەویکردن هەموو ئەو کێشە و ئاریشانەی کە لە باکووری ئەفریقیا لە بەهاری عەرەبی هەموو ئەو کێشانەی کە لە دەریای ناوەڕاست لەگەر ئەوروپیەکان لەگەر یۆنان دروستی کرد هەموو ئەو کێشانەی کە دوای گرتنی قەش ئەمریکیەکە دروستی کرد هەموو ئەو کێشانەی دوای خستنە خوارەوەی فڕۆکە ڕووسیەکە دەستی هەموو ئەو کێشانە یەک لە دوای یەک بووە هۆکاری ئەوەی دەواازەیەک بێت بۆ ئەوەی ناسەقامگیریەک لە ڕەفتاری سیاسەتی دەرەوەی تورکیا ئەوەی کە کاتی خۆی داودۆغڵۆ باسی کرد لە سفر دوژمن دەکەینە سفر دوژمن و بەرەو دۆستایەتی جیران دەچین ئەوانە هەمویان هۆکار بوون زایدەن زیاتر لەمانە ئەوەی کە تورکیا ئێستا حملەیەکی گەورەی هەناردەکردنی سەرباز هەناردەکردنی سوپا بۆ دەرەوەی سنوورەکان کە ئەوە خەرجیەکی یەکجار زۆری لە سەردەستی تورکیا داناوە و ئاماژەکانی کۆتایی هاتن بەم ڕێڕەوە ڕەفتارە سیاسیەش لە ئاسوودا دیار نییە. باشە کاک عەبدولقادر ئاگادارین کە بابەتە سیاسەکان بڕیارەکان گۆڕانکاریەکان ڕووداوە سیاسەکان ئەوەندە خێرا و پێشبینی نەکراون ڕەنگە لە ماوەی چەند کاتژمێرێکی کەمدا گۆڕانکاریکی ئەوەندە سەیر ڕووبدات کە هەمووان تووشی شۆک بکات ئەگەر بڕیارە سیاسەکان ئەوەندە خێرا کاریگەری دروست بکەن ئەوەندە خێرا گۆڕانکاریان بەسەردا بێت ئەمە چی لەسەر ڕێڕەوی ئابووری وڵاتێک دروست دەکات و دەکرێت ئەوەندە بێکەوە بەسراو بن کە وابکە ڕێڕەوی ئابووری وڵاتێک تێک بدات یا گۆڕانکاریەکان هاوشێوەی ڕووداوە سیاسەکان ئەو گۆڕانکاریانش بەسەر ڕێڕەو ئابوووریەکاندا بهێنێ. ئەزانی چۆن ئەم بابەتی کە باسم کرد ئەم هاوکێشەیە بۆ هەموو وڵاتێک وەکو یەک نییە ینی لە وڵاتێک بە وڵاتێکی تر جیاوازە مەسەلەن ئەو ڕووداوانەی کە لە ئێران ڕووی دەدان کاریگەریان لەسەر تومەنی ئێرانی هەڵاوسان بەهای دراوی ئێرانی ئەوانە هەمویان هاوتەریب نین لەگەڵ هەمان ئەو کێشانەی کە لە تورکیا ڕوودەدەن یان لەگەڵ هەو ئەدۆخەی کە لە عێراق هەمانە یان لەگەر وڵاتێکی تری جیهانی هەموو ئەو کاریگەریانەی کە بە بڕیارێکی سیاسی کاریگەری لەسەر بەهای دراوی وڵاتەکە یان ئابووری بەگشتی وڵاتەکەی دەکاتن ئەمانە هەمویان ڕاستەوخۆ پەیوەندی بە دۆخی ئابووری وڵاتەکەشەیە. تورکیا وڵاتێکە وەکو باسم کرد ئەندامە لە زۆربەی ڕێکخراوە جیهانیەکان ئەندامی جیبیستە ئەندامی ئەنجومەنی تەعاونی جیهانیە ئەندامە لە زۆربەی ڕێکخراو و گروپەکان وڵاتێکە کە زۆربەی داهاتەکەی داهاتێکی لە دەرەوەی وڵاتە احتیاطیەکی باشی پارەی هەیە سامانێکی باشی گەشتیاری هەیە وڵاتێکە کشت و کاڵێکی زۆر سەرکەوتووە پیشە سازیەکەی هەناردەکردنی زیاتر لە 40 بۆ 45 لە 163 ملیار دلار هەناردەکردنی هەیە بۆ ئەوروپا بۆ عێراق بۆ ئەمریکا ئەوانە هەمووی پاڵپشتێکی گەورەی اقتصادین بۆ بڕیارێکی سیاسی ئەمە سیاستمەدار لە لووتکەی دەسەڵاتەوە کە بڕیارێکی سیاسی دەردەکاتن چەندە کاریگەری هەیە دەتوانی زیانەکان لەگەڵ سوودەکان بەراورد دەکاتن ئێستا ئەردۆگان ئەوەی کە بە چاوی ئێمەدا کارێکی هەڵەیە دەیکاتن ئامانجەکانی 2023 لە بەرچاوی خۆی دادنێتن توانی تا ڕادەیەک مسەکەنێک بدا بە لیرەی تورکی لە دووشەمەوە تا ئێستا کە دواتریش دیار نییە چی باشە کاک عەبدولقادر ئەوەندی من تێگەیشتم ئەو ئەزمونەی کە بۆ نمونە لە بڕیارەکانی سەرۆک کۆمارێک سیاستمەدارێک باڵا دەستێک بۆن لە تورکیا بڕیار دەدات کاریگەری لەسەر ڕێڕەوی ئابووری تورکیا دروست دەکات ئەم ئەزمونە بۆ نمونە بۆ هەموو وڵاتانی جیهان دروست نییە ئەم ئەزمونە بۆ نمونە تەنها تایبەتە بە تورکیا یاخود بە وڵاتێکی دیاریکراو. بەڵێ بێگومان بڕیاری سیاسی لە هەر وڵاتێکدا پەیوەستە بە ڕێڕەوی ئابووری پەیوەستە بە پشتگیری پشتێنەی نەختینەی وڵات پەیوەستە بە پیشەسازی وڵات پەیوەستە بە GDP GPI پەیوەستە بەوانە هەمویان کە کاریگەری ئەم بڕیارە سیاسیە چەندە لە وڵاتەکەدا
تند یاخۆ نەرمتر دەبێتن. بەڵێ کاک عەبدولقادر دوا پرسیارمانەکەین ئەوەی کە خوێنەوەی بۆ دەکرێت لەم چەند ڕۆژانەیە و ئەوەی کە بەرچای من کەوتووە ئاماژە بۆ دەکا کە لەوانەیە جۆرێک لە سیاست هەبێت لە تورکیا بە تایبەتی بۆ ئاراستەیە بڕوا کە وەکو چۆن چین لە چەند ساڵی ڕابردووە ئەم ڕێکاری گرتە بەروە بەهای دراوەکەی هێنایە خوارەوە لە پێناوی ئەوەی کە بتوانێت کۆنتترۆلی بازاری جیهان بکە لە ڕووی هەناردەکردنەوە. تورکیا هەمان ئەتوانێت هەمان ڕێڕۆ بگرێتە بەر چونکە خۆتە زانی جیاوازێکی زۆر هەیە لە ڕووی هەم بڵین پێکاتی دانیشتوانەکەی هەم شێوازی پیشەسازیەکەی چینیش و تورکیاش. یعنی ئەگەرێک هەیە ئەڵێن لەوانەیە تورکیاش بێ ئەم شێوازە لە بڵین بەرنامە بگرێتە ڕوو لە ڕووی ئابوووریەوە. بەڵێ من هاوشێوەیەک لە نێوان چین و تورکیادا بەو شێوەیە گەورەیە نابینم کە بمانەوەی لێرە باسیکەین. یەکەم چین ئەو کێشە ئابوووریانە کێشەی ئابووری سیاسی مەبەستم کە هەیەی لەگەڵ ئەمریکا کێشە ئابوووریەکی جیاوازە لەگەڵ ئەوەی کە تورکیا لەگەڵ وڵاتانی دراوسێ یاخود ئەوروپا یاخود ئەمریکا هەیەی ئەو دۆخەی ناخۆیەی چین کە ئێستا سیاسەتێکی یەکدەستی سەرتاپایی چین بۆ فەراگیری پیشەسازی چینی لە دنیادا هەیە لە تورکیادا بەو شێوەیە بوونیە لەبەرەوەی تورکیا سیاسەتە ئابوووریەکانی خستۆتە خزمەتی سیاسەتی دەرەوەی ڕفتاری سیاسی تورکیا بەداخەوە. ئێستا تورکیا وڵاتێکی دروستە، وڵاتێکی پیشەسازیە، وڵاتێکی گەشتیاریە، وڵاتێکی ئابووری جیهانی یەکەمە، وڵاتێکە ڕێژەی بێکاری زۆر زۆر تێیدا کەمە، ڕێژەی هەڵاوسانی تێدا تا ڕادەیەکی زۆر کۆنتترۆل کراوە. من باس لەوە دەکەم کە دەڵم کۆنتترۆل کراوە لەبەی ئەوەی لیرە لە 7 ساڵی ڕابردوو زیاتر لە 6.5 جار نرخەکەی داکەوتووە، بەڵام هەڵاوسان نزیکەی 2 شتێکە بە بەراورد لەگەڵ 6 ساڵی ڕابردوو بە بەراورد لەگەڵ داکەوتنی نرخی لیرە. من مەبەستم ئەوەیە. بەڵام ئایا هاوشێوەیەک لە نێوان تورکیا و چین هەیە؟ نەخێر، من پێم وایە هاوشێوەیەک لەبەرەوەی تورکیا کێشەی سیاسی لە دەرەوەی سنوورەکانی خۆ زۆر زیاتر هەیە، لەبەرەوەی تەحەکومی ئەو وڵاتانەی کە لە دەوروبەری تورکیان، ئەو وڵاتانەی کە ڕاستەوخۆ مامەڵەی بازرگانی و پیشەسازی گەشتیاری لەگەڵ تورکیا دەکەن، ئەو وڵاتانە ڕاستەوخۆ کاریگەریان لە کاریگەری ڕفتاری سیاسەتی دەرەوەی تورکیا لە سەریان کاریگەر بووە. ئێمە دەزانین زیاتر لە 53% داهاتی تورکیا لە گەشتیاریەوە دێت. ئەو گەشتیارانە کێن؟ ئەوانە ئەوروپین، ئەمریکین، لە وڵاتانی عەربی کەنداون، لە ئەفریقیان. ئەمانە هەمویان دوای بەهاری عەربی ڕاستەوخۆ کاریگەری گەورەی تێکردن و ئەم ڕفتارەی ئەردۆگان دروستە بە دوای بینینەوەی سەرچاوی سامانی سروشتی وەکو نەفت و غازە، دروستە ئامانجی گەورەی بە دوای بۆ خۆی بە هاوشێوەی کەمال ئەتاتورک دادەنێ کە دەیەوێت دیسان بازدانێکی گەورە مێژوویی لە تورکیا دروست بکاتن بەرەو ئەوروپا، بەرەو پیشەسازیەکی گەورەتر، بەرەو ئابوورێکی گەورەتر. ئەمما بربەستەکان زۆر زۆر زیاترن، بربەستی سیاسی هەرێمی و جیهانی زۆر زۆر گەورەترن. من پێم وانە وا بە زووی بتوانیتن ئامانجەکە بپێکێ لەبەر ئەوەی هەم هەرێمی وەکو باسم کرد هەم جیهانی بربەستێکی زۆر زۆر گەورەی لە پێشە. بەڵێ بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری ئابووری و سیاسی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندا بووی، زۆر سپاس بۆ بەشداریکردنە. سپاس بۆ زانیاریەکان، مانتون نەبی دەستخۆش.